خۆشەویستانی ئێمە سڵاوتان لەبێ ئەم شەو لە فستیڤالی تامەوە لەگەڵتانم بۆ ئەم شەو لە فستیڤالەکەدا پێشبڕکەیەکی نێوان شێفەکان بەڕێوە ئەچێت ئەو خۆراکانەی کە ئامادەیان کردووە لیژنەیەک هەڵسەنگاندنیان بۆ ئەکات و دواتر نمرەی خۆیان و وتەی خۆیان بە شێفەکان ئەڵێن بۆیە لەگەڵمان بن ئێمە دواتر ئەچینە لای لیژنەکە و یەک ئەچینە لای شێفەکانیش بۆ ئەوەی کە لیژنەکە تامی خواردنەکان بکات و ڕێی خۆیان بڵێت بۆیە لەگەڵمان بمێنەوە ئێمە زادیاری زیاترتان پێڵێ. دەستپێکی خواردنەکان ئەمەوێت لە یاپراخی گەڵامەوە دەست پێ بکەم کە بە شازێکی گشتی زۆربەی زۆرمان حەزمان لە یاپراخی گەڵامێ و هێنجا ئێستا ئەو شێوەی یاپراخەکە زۆر جوانەکە هەڵڕژەوە بەڵام ئەچمە لای خاتو گوڵزار کە شێفە هەروە لەگەڵ شێف محەممەد بۆ ئەوی کە ئەوان ڕێی خۆیان بڵێن لەسەر یاپراخەکە بزانین وەکو شێوەکەی بەتامە. گوڵزارخان ئەم کاتەوە باش ئەگەر تامێکی یاپراخەکەمان بۆ بکەی بزانین هاوشێوەی شێوەکەی کە ئەوە جوانە تامەکەشی بۆ شوازێ خواردم ماڵا دەست پێشتر تامێکی خۆشی هەبوو دەستیان خۆش بێ زۆر جوان دروستیان کردو و زۆر قاڵب و جوانی هاتوتە دەرەوە. تامی ڕێک ئەوەیە کە ژنە قەیمیەکانی کوردەواری خۆمانی پێ ئەوەڵا خۆشە زۆر دەستی خۆش بێ زۆر باشە. کاک محەممەد ئەگەر بێتە لای من تامێکی ئەو یاپراخەش بۆم بکەی تامێکی یاپراخەکەش بۆم کێ بزانی ئەمە شتی کوردەواریە بەڵێ دەستیان خۆش بێ یەکەم جار سەری شێوەکەی ئەی چۆن خۆ من شێوەکە من چاومی نەبێت ئەو کاتە ماشاءڵڵا لەبێت زۆر شتێکی جوان تامەکەی دوو دەرەجەیەەکە من یاپراخ ناخم بەس ئەمە دەرەجەکە ئیتقان کراوە کوردەوارێکی هەست بێکی کوردەواریە دەستەکانە سەرچاو سەرچاو. ئێستا لیژنەکە بە شێوازێکی گشتی هەڵسەنگاندنیان بۆ تەواوی خواردنەکان ئەنجامدا. ئێستا من شێف عومەرم لەگەڵا کە باسێک لە تامی خواردنەکانەکە بە شێوازێکی گشتی با بزانینەوە خواردنانی کە تامیان کردو بە شێوازێکی گشتی تامیان چۆن بوو. شێف خواردنەکان ئەم کاتەوە باش خواردنەکان بە شێوازێکی گشتی کە تامتان کرد تامەکەی چۆن بوو بەلاتانەوە. ئەوەن مەساء الخێر سەرەتای ئێوارەتان باش سڵاو بۆ کەناڵە جوانەکەتان شێوازی خواردنە کوردیەکانمان بینی فستیڤاڵێکی جوانە خۆشحاڵ بووین کە لە سلەیمانین هەمویان بە شێوازێکی گشتی تامێکی خۆشی هەبوو داهێنانیان کردبوو ماشەڵڵایان لێبێت هەموو شتەکان زۆر جوان و زۆر خۆشە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. ئێستا لیژنەکە قەراری کۆتایی خۆیانە خواردنەکانی سیتیستاریان هەڵبژاردووە جا من ئێستا چمە لای شێف عەباس بۆ ئەوەی کە بۆم باس بکە بزانم چه هۆکارێک بۆ پاڵنەری ئەوەی کە لە نێو ئەو هەموو خواردنەیە خواردنەکانی سیتیستار هەڵبژێرن یعنی چی زۆر ئەوانی ڕاکێشە تاوەکو بتوانن ئەو خواردنە بە یەکەم دەستنیشان بکەن. شێف ئەم کاتت باش. سلام علیکم. شێف حەزەکەم باسی ئەوم بۆ بکەیت کە هۆکاری چی بوو کە ئێوە لەو هەموو خواردنەیە کە پیشان درابوو خواردنەکانی سیتیستارتان هەڵبژار. هەموو خواردنە پێشکەشکراوەکان جوان بوون بەڵام ئەوەی سەرنجی ئێمە ڕاکێشا شێوازی پێشکەشکردن بوو واتە تامەکەشی بە هەمان شێوە خۆش بوو بەڕاستی زۆر بەچێش بوو.
بەڵێ خۆشەویستان من بۆ ئەم شەو بورگەکەم کۆچایی پێهات خواردنەکان خواردنی زۆر جوان بوون کە نمایش کرابوون لە نێویانە یەکەمەکە دەستنیشان کرا ئومێ دەکەم کە هاوشەوی ئەم جۆرە فێستیڤالانە زۆر زیاتر ببێت لەمە و دوا گرنگی زیاتری پێ بدرێت لەبەر ئەوەی کە خەڵکێکی زۆر لێرە ئەبینرێ خەڵکێکی زۆر لێرە دڵخۆشی خۆیان لێرە نمایشەکەن بۆیە ئومێ دەکەم کە هاوشەوەی ئەم جۆرە فێستیڤالانە لە شاری سلێمانی خۆشەویست هەتا بتوانرێت زیاتر بکرێ بۆ ئەوەی کە خەڵکەکەی تا بتوانن دڵخۆشتر بن پێوام کاتێکی خۆشە بۆ هەموو لایەکان.